مرتازێکی هندی ئەڵێن باشە تۆ ئەو هەموو ساڵە تەمرینت کردووە بە مێشکت ئایا ئێستش تەمرینەکەی ئەڵێ بەڵێ ئەڵێ ئێستا کاتێ نانەخۆم بەس نانەخۆم کاتێ ئەڕۆم بۆ شوێنێک تەنها ئەڕۆم اینجا خەڵکانێک لەوتی نەزان یعنی چی لە ڕاستیە ئەگەر تۆ دانیشی چایەک بخۆیتەوە لە کاتی خواردنەوەی ئەو چایە تەنها بیر و مێشکی تۆ لای ئەو چایە بێت دڵنیا بە مێشکت زۆر بەخۆتە خواردنەوەی ئەو چایە بۆ تۆ ئەبێ بە تەمرین ئەگەر تۆ نانت خوارد هەموو مێشکت یا بە نانەکە بیرت بەس لای تاموچێشی خواردنەکە بوو دڵنیا بە ئەوە بۆ خۆی یەکێکە لە تەمرینە بەخۆتەکان کاتێک ئەچی بۆ شوێنێک هەوڵ بە لەم سەری چادەکە بۆ ئەو سەر بڕیار بەی هەموو هەنگاوێکە قاچ ئەجوڵێنی بیرت لای قاچ ئەو ڕێڕۆشتنەش ئەبێ بە تەمرین کەواتە ئەگەر بگەڕیتەوە تەرکیز خەیتە سەر هەر شتێک ئەو شتە ئەبێ بە تەمرین بۆت هەر کەسێکیش تەرکیزی باش بوو ئیرادەشی باشە تەرکیزت باش بوو ئیرادەشت باشە کەواتە هەموو ژیانی تۆ ئەکرێ ببێ بە ئامێرێک بۆ ڕاهێنان بۆ خۆ باشکردن